با آماده‌بونی بارز برابری ناحیه دیانا و برپرسی بنکی آسایشی دیانا و هروها با آماده‌بونی رخراوکانی مدنی جنگ دوست هستند به آزاد کردنی چندین بالنده جور و جور و هروها چندین حیوان کیوی که بریتین ل 100 بالنده جور و جور 2 آجلی گرگ 3 باز 6 سموره و 4 کو و 2 گاپال و 3 کرباش و هندی کم که لالای اما دست بسر داگیراون و اما پراوی لیکولینه من بو دروس کردوا و روانه دادگامان کردوا بو اوی به تونترین شیوه سزا بدرن و زوربان لالایانی حولاتیه کی جنگدوس بناوی حجار که خلکی دانشجوی دوری اداره سربقی سورانه بو اما دابین کروا که اورو که انشالله آزاد کرن لا نو دارستان و لناو دارستانی سروشی ایده سونی اداره سربخوی سوران. یک دو ئەمە لێرە تەنها ئامان زمان ئەوەیە کە ئەو ئاژەڵ و باڵندە چێویانە بە زیندوی بهێڵینەوە لە ژینگەی دەڤەری سۆران بۆی بتوانین ئەو ژینگەیە بە جوانی بپارێزین و بیهێڵینەوە و لەلایەکی تریشەوە پەیامێکیش دەبێت بۆ ئەوانەی کە دژی ژینگە پارێزین کە چیتر نەتوانن پەنا بنە بەر گرتن و کوشتنی ئەم ئاژەڵە چێوی و ئەم ئاژەڵ و باڵندە چێویانە و لەوە تێبگەن کە ئەمە ئەرکێکی باش نییە و خراپە دوور بن لەو حاڵەتانە و هەروەها لێرەوە بە پێویستی دەزانم داوا دەکەم لە تەواوی ڕێکخراوە کۆمەلگا مەدەنیەکان دەستگا تایبەتەکان دەستگا گشتیەکان بە تایبەتی ئەوانەی لە مەیدانی فێرکردن پەروەردەیی مەشق پێکردن ڕۆشنبیری و بە تایبەتی ئەوقاف کە ئەمانە پێویستە لەسەریان بە ئەرچی خۆیان هەڵبستن لە بڵاوکردنەوەی هوشیاری تاک لە ژینگە پارێزی لە هەرێمی کوردستان. وەڵایە پێویست بوو تقریبان 5-6 مانگە من ئاژاڵی چی و باڵندەی چیوی خڕەکەمەوە خەرک دینی داوا لە خەرک ئەەکەم باڵندەی چیوی ئاژاڵی چیوی چیدی نەگرن کە بەرەوەیە تو بێ و لە ژینگەکەی تەماشاکەی هیچ باڵندە چی لێ نیە هیچ دەعبایەکی نابینی دا پێویستم زانی بە برادران برێمە من ئەو باڵندە و ئاژەڵەکان تەسمیل حکومەتی بکەم وەخوای نرخی هەیە لە 10,000 هەتاگەتە 30 وەرەقی ساوانی ئەوڕۆ لێرن بەڵێ بەکۆی گشتی مەجموعی بای نرخەکانیان چەندە و ئەتوو بە چەند دەستکەوتین ئەوان وڵڵاهێ من لە 10,000 دەستکەوتووە هەتاگەتە 20 وەرەقی 25 وەرەقی کۆی گشتی تقریبا بای 50 وەرەقی بیتن بەخوای زەکەیفی خۆیت یانێ وەڵا بە من قڕ بە 6 کەوی بووینە ئەم تا بووینە ناچن تا بووینە ناچن والله